بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێک و ئێستان پرۆگرامە بینن. خۆشەویستانم بە داوای لێبوردنەوە هاوکاری بەڕێز کاک محەممەد کەمال نەیتوانی ئامادە بێ بۆیە من لە باتی ئەو بەرنامەکەتان پێشکەشەکەم بەرنامەی دوانگەی خەڵک واتە دوانگەی ئێوە. تەمە ناکەم لانی کەم منش بتوانم وەکو ئەو پێشکەشی کەم و شتێک پێکەوە گفتوگۆ بکەین، شتێک پێشکەشکەین پێکەوە کە جگای لانی کەم ڕەزامەندێکی زۆر بێ بۆ مانایی کە ئەو تەوەری هەڵمان بژاردووە پەیوەندی بە یەک بێشی ئێمەوە هەیە، واتە بابەتێکە کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی هەریەکەمانەوە. ئەوش ئەوەیە کە چاوەڕێی چی لە حکومەت بکەین یاخود چاوەڕێی چی لە حکومەت دەکەیت تۆی هاوڵاتی. تەبەن کاڵین حکوومەت واتە ئەو دەسەڵاتی کە بڕێوەمانە بە ئەو دەسەڵاتی کە کاریگەری لەسەر ژیانی هەر هەمومان هەیە. ئەم دەسەڵاتە دەسەڵاتی هەمومانە و مافمان لەسەری هەیە، هەروکو چۆن ئەویش مافی لەسەرمان هەبووە. خۆ ئەگەر کەمترین ماف ئەوە بێ کە ئێمە ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتان ئەوانەی کە ئێستا حکومڕانیەکەن ئەگەر زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان بە ئاوا بڵین هەڵیان بژاردبن و ئەوان خۆیان بە نوێنەری خەڵک بزانن، ئەوە بێ جۆ لە خەڵک بگرن، ئەوە بێت داواکارەکانی خەڵک بە شێوەیەکی چۆنەڵی جددی داواکارەکانی خەڵک جێبەجێ بکەن. زۆر جارە بێ بوترێ نابێ هاوڵاتی داوا بکە، یعنی ئەوەی کە ئێمە چینە سەر جادە و خۆپشاندانەکەین و داوا ئاوەکەین و داوا کارەباکەین و داوا خزمەت گوزاریەکەین، بەڕاستی ئەوە ئەگەر ڕاست دەوێت نابێ ئەرچی هاوڵاتی بێ، نابێ ئەرچی ئێمە بێ، بەڵکو ئەوە بێ ئەرچی حکوومەت بێ، بەر لەوەی کە ئێمە داوا بکەینە بێ ئەو شتانی جێبەجێ کرد بێ. ئەمانە لانی کەمی ینی خزمەت گوزاریەکانن. بۆیە چاوەڕێکم بەیەکەوە گفتوگویان بابەتە بکەین. هیوادارم بە تەنها من قسە نەکەم، ئێوەی خۆشەویستیش لەگەڵما گفتوگۆی بابەتی ئەوە بکەن کە لە ئێستا چاوەڕوانی چی لە حکوومەت بکەین. بەڵێ باوکی عومەر سلام علیکم. علیکم السلام، چاوەکەم فەرموو. باش قوربان، زۆر سپاس. وڵی دەستخۆشی لێکم بۆ بابەتەکە زۆر گرنگە لەبەرەوەی هاوڵاتێکی هەر وڵاتێک بێگومان چاوەڕوانی چەند شتێکە لەو کاربەدەستانەیە وڵاتە و بەسانەیە وڵاتانە بەڕێوا بن. بەڵام من قەنەعەتم وایە ئێمە بەڕێوەبەری وڵاتمان نییە، ئێمە تاجرمان هەیە، بازرگانمان هەیە، گەندەڵمان نییە، دزمان هەیە دوو لە ڕووی تۆ. ئەوان ئەکە شەرم نەکەن بەڕاستی بەم ڕۆژگارە ئەم هەموو نەهامەتێ بەسەر ئەم گەل و میلەتەیە بێنن. بەڕاستیم پێم وایە پیان نەڵێن گەندەڵ، پێیان بڵێن دز، پێیان بڵێن جەردە، پێیان بڵێن خوێنمش، پێیان بڵێن ئەو میلەتەی کە هەموو ڕۆژێ خەڵک هەزار جا کوژن لە باتی کوشتن بە پیشەک ئەوان خەڵکە کوژن، خەڵکی بە زەمیرەیان کوژن بە وجدان. نەهامەتی وایە هەر نەخۆش ئەو خەڵکی هەرێمی کوردستان گشتین تووشی نەخۆشی نەفسی بووە. بەڕاستی گەیشتووەتە ئاخر حەد خەڵکی تر تەحمل ناکە. چاوەڕێکی لە حکوومەتێک بکەم جوێ لێ نەبێ خۆی لەناو قەسر یعنی پێشمەرگەیەک بچێتە لەسەر شارەدان شێخۆی و عائیلەکەی ئەو هیچ باکی لێ نەبێ و بەناو پێشمەرگەوە شانازیەکە ئاچێ لە وڵاتەکاندانشێت. چاوەڕێکی لە حکوومەتێک بکەم 90,000 نارەدا بە کەم ئەندامێک نۆماگەنەی داوە. چاوەڕێکی لەم حکوومەتە بکەم کە هیچ بەلای لە 150 شخصی موچەکەی بڕێوە کە خۆی 400,000 بۆتە 190,000 یا عائیلێک بە 190,000 ژەیە. چاوەڕێکی لە حکوومەتێک بکەم جۆی لێ نییە 2 ساڵ و نیوەکە پەرلەمانی نییە، سەرۆکاتەکەی ئەکسپایر بووە، یعنی هیچ خۆت نا لە هەرێم و بەغا پەیوەندیەکیان نییە بەیەکەوە. چاوەڕێکی لە حکوومەتێک بکەم کە حزب بەڕێوێدا نەکەفات. بەڕاستی باشی زۆر سپاس. یعنی بەداخەوە هیچ چاوەڕوانەیەکم نییە ئیلا مەگەر ئەو ئەم حکوومەتی کەما ئیستایە بە هیچ جۆرێک هیچ چاوەڕوانەیەکی باشم لێ نییە. سپاس بەوە باوکی عومەر، دەستەکان خۆش، زۆر سپاس. باوکی عەتا وەرەگرم، فەرموو. باوکی عەتا فەرموو. باوکی عەتا. سلام علیکم. علیکم السلام، چاوەکە فەرموو. باشی بەڕێزم. زۆر سپاس بۆ باوکی عەتا. بەڵێ. ئەلو. بەڵێ گوێ بلێتە فەرموو، بەردەوام بە. دەستخۆشی لە ناوەکە لێکم بەڕێز. سپاس دەکەم. بەداخەوە پەیوەندەکەی باوکی عەتا
بچڕات تەمەناوەکەم کە بتوانێ پەیوەندی بکەیت. کاکە گەرمیان فەرموو. کاک گەرمیان بەڵێ بە قوربان فەرموو چاوەکەم کاکە گەرمیان ئەم کاتە باش هەموو کاتێکت بە قوربان فەرموو. سپاس دەکەم لێ خۆتە سەماعەکەم وەڵام من پێم وایە ئەم حکوومەتە حکوومەتێکی بەرەڵاییە حکوومەتێکی ڕسواییە ئەم حکوومەتە باکی بەم میلەتە نییە ئەم حکوومەتە ئەوەی ئارەزی بێ بەم خەڵکی ئێکا ئەزانێت کە میلەت قبولی ئەکا ئەم حکوومەتە هیچ شتێکی بۆ خەڵک نەکردو خەڵک زۆر زۆر بێزارن لەم حکوومەتە تەواو حکوومەتێکە یعنی حد بەناو حکوومەتە نا من لەم حکوومەتە هیچ نابینم حکوومەتێکە خەڵک تەواو بێزار بۆ لێ کاکە خەڵک هەر ئەوەی ماسەری خۆی هەگە ئەش ڕووی نازانی بوو بۆ فێ لە هیچ خۆشی نەما وای لێ کردی کاکە حکوومەتە بێزار بێ کاکە خەڵک بێتاقەت بۆ لەم حکوومەتە سپاس دەکەم. سپاس بۆ تۆ کاکە گەرمیان دەستەکان خۆش بێ سپاس. بەڵێ خۆشەویستان لەگەڵ بەڕێستان تاوتوێی پرسی ئەواکەن کە چاوەڕوانی چی لە حکوومەت دەکەیت. بەڵێ کاک عەبدوڵڵا فەرموو. کاک عەبدوڵڵا ئەم کاتە باش هەموو کاتێکت چاوەکەم فەرموو بە قوربان باشی بەڕێزم چاوی من فەرموو. داکەم من چەند ڕایەکم هەیە لەسەر ئەم بەرنامەی بەڕێستان. بەڵێ گیان مەمنونم. من ڕام وایەکەوە ئەم حکوومەتە کاتێکەوە دامەزراوە لەسەر خواسی هەموو خەڵک دامەزراوە ئەم حکوومەتە یعنی با بڵێن ناتوتە سەر ئەم حکوومەتە لە کاتێکا کە خەڵکی وەکو فریشتە بن و ئەم حکوومەتەش یعنی وا خەڵکی تەسویرەکە یەکێک بوونەوەکانی شێتە من ڕام وایەکەوە قەولەی ابن القیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ عومالکم ئەعمالکم من ڕام وایەکەوە ئەگەر هەتا خەڵکی گەندەڵ بێ حکوومەتش گەندەڵە بەڵام دیارە خەڵک خۆی گەندەڵە بۆی حکوومەت گەندەڵە گینا حکوومەتە هەر لەناو خۆمانەوە دەرچووە هەسبەی دووس بێ هەڵ کاتی ئینتیخاباتە و خەڵکی ئەچێت دەنگیان بۆ دەدات من ڕام وایە حکوومەتێکەوە پەیدا بووە هەر شایستەی خەڵکیەوە خەڵکەش شایستەی لەوە باشترینە خوای گەورەش ئەم ساڵی بێبارانیش بەهۆی ئەو گەندەڵی و خراپەکاری و ناڕەوایی خۆمانەوە هەل لە تەماتە فرۆشێکەوە تاوەکو دکتۆرێک ئەبینی گەندەڵی ئەو پەڕی هەیە و هەر کەسێک هەڵەستێت باسی بێتەوە بێڕەزی بە خواکە بێڕەزی بە دینی خواکە بێڕەزی بە قورئانەکە بێڕەزی بە سونەتەکە دانی کەسانێک بەناوی ئیسلامەوە دیفاعیان بکەن کەسانە بەناوی ئیسلامەوە پشتگیریان بکەن و بۆیە دینی خۆی پەروەردگار بۆ شێوەیە پەک خراوە بۆیە خوای گەورە یەدەنگ نابێت لەم ناڕەواییە و ڕام وایە ئەم حکوومەتە شایستەی و خەڵکێ. باڵە سوپاس بۆ کاک عەبدوڵڵا ویش هەڵبەت ڕێی خۆیەتی ئازادە لەوەی کە چۆن ڕێی دەرە بڕێ و سوپاسێکین. شەیما خان فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله فەرموو. بۆ من چاوەڕوان زۆر شتم لەم حکوومەتی خۆمان ئەگەر بێ زەحمەت دەنگت بەرز بکەیتەوە بێ زەحمەت. بەڵێ بەڵێ چاوەڕوان زۆر شت دەکەین لەم حکوومەتە بەڵێ وەکو زیادکردنی باج وەکو هەموو شتەکان گرانی بازاڕ ئیتر هەموو گرانتری کە شەیما خان گرانتری کە یاخود هەرزانی کە بەڵێ چاوەڕوانی گرانی بازار ینی گرانتر بێ یاخود هەرزانی بکرێتەوە گرانی کارد بۆمان گرانەکە و قەت هەرشتی هەرزان نابێ ئیتر بە هەوەسی خۆیان ئیتر ئەم خەڵکە چۆنیان پێ خۆش بێ باز ڕۆژ بە ڕۆژ مژدەیەکی خۆشمان دەدەت پێدەن لە وەرگرتنی باز زیاتر ئیتر هەواز بازی هەواز وەرگرن لە خەڵکەکە ئیتر چۆنیان پێ خۆش بێ بە ئارەزوی خۆیان چاوەڕوانی ئەم شتانین لە حکوومەتی خۆماڵی ئیتر خەڵکی بۆیە خۆی دا بە پشت و خوێنی خۆی کردەی بخینی کرد هەموو قوربانیانیدا لەبەرەوەی ئێستا لەم حاڵەتا بژین و چاوەڕوانی ئەوەش دەکەم ئیتر گەنجەکان زیاتر کۆچکەن و چاوەڕوانی هەموو شتێکی ئەەکەین لە حکوومەتی خۆمان و دەستخۆشتان لێ. زۆر سپاس شەیما خان سپاس بۆ تۆش دەستەکان خۆش بێ زۆر سپاس. ڕەنگە تێڕوانینێک دروست ببێ لەسەرەوەی کە بگوترێ بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن دەرگایەکیان کردوێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی قسە بە حکوومەت بڵێ یاخود باوە بڵێن ئەم تێڕوانینە دروست ببێ بڵێ کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر جار ئەم شتانە خراپە گوازنەوە بەڵام بەڕاستی ینی کەناڵەکانی ڕاگەیاندن ینی خزمەتێکی گەورەی حکوومەتەکەن لەوەی کە باوە بڵێنەوە کە لە دڵ و دەرونی هاوڵاتیانایە چۆن بیگەێنن بە حکوومەت ئێستا خۆی بەڕاستیە ئەبێ بە حکوومەت ئەمە بە خزمەتێکی گەورە بزانێت کە لە ڕێگای ئەم مایکەوە یاخود با بڵێن لە ڕێگای ئەم دەستگایەوە کە پامەکانی خەڵکی بۆ پێئگادوە گوێ لە هاوڵاتیان بگرێ. بەڵێ کاک ئاماس فەرموو. بەڕێزەکەم بەڵێ گیان جۆرگێمە ئارە وەڵا زۆر باش فەرموو. بەڕێزی دۆڵا بەنسبەتینەوە بەنسبەت حکوومەتەوە بەڵێ یعنی جۆرگێمە بەڵێ بەڵێ فەرموو کاک ئاماس فەرموو بەردەوام بە. من ئەڵێم
يعني همو اشتغال خلق خويتي لبري خلق براسي بەڵێ کاک ئامانج قسەکانە تەواوکە فەرموو قابلة جوايلة لبري همو اشتغال لبنا حكومتي شاء يعني ياري بعقل أنا كا بەڵێ جۆ لە خۆت مەگرەوە کاک ئامانج قسەکانە تەواوکە لو خرافي شابيني براي من أجرا برا دوزاري يعني بەڵێ دەست خۆش کاک ئامانج کاک مستەفا فەرموو کاک مستەفا عەلەیکوم السەلام کاک مستەفا دەستخۆشی بەڕامەکە لێکم زۆر سپاس دەکەم کاکە مستەفا سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ سەردەم کارمەندانی کەناڵی پەیامی خۆشەویست زۆر سپاس دەکەین زۆر سپاس لەسەر تەوەری بەرنامەکە برا بەڕێزەکەم وەڵای بڵێم چاوەڕێکی لێکەم من بە قەناعی خۆم چاوەڕێکی لێ ناکەم هیچ ئەو شتێکە خراپە ڕووی داوە خۆمان بە چاخۆمان بینیمانە درێمە چاوەڕێکی لێ بێ ئێمە چاوەڕێ لە بەڵێ چاوەڕێ لە حکومەت ناکەین بەڕێزم کە حکومەت چاودێری نەبێ حکومەتی پەرلەمانی نەبێ حکومەتی نیوەی وەزیرەکانی لە ماوە ئیزندا بێ چاوەڕێکی لێگەیت وەزی سەرباڵسۆڵە بەسەرچی وەزی زستان بەسەرچی تا ئاسا حکومەت لە نەیتوانێت وەک بەرمینەوت نیو بەرمینەوەی بەکچی دیکانە دا بە ئاماتێگەی بەڕێزەکە دێنە چاوەڕێکی لێبێنەوە خراپە دەستخۆشی لێگەم زۆر سپاس دەکەیت کاک مستەفا دەستەکان خۆش بێ زۆر سپاس وەکو پێشتر وتم بەڕاستی ئەم بەرنامانە بایەخەکان ئەوەیە کە هاوڵاتی دەنجی ناگاتە حکوومەت یاخود حکوومەت با ئاوا بڵێن ڕێگای ئاسانکاری دروست نەکردو بۆەوەی هاوڵاتی لە گەڕەکەی خۆی لە شوێنەکەی خۆی لە شارەکەی خۆی لانی کەم بتوانێت کە دەنجی بگاتە حکوومەت ئێستا لە وڵاتانی تر لە وڵاتانی پێشکەوتوو ئەوانەی کە ئیدعای دیموکراسیەکەین ڕاستەکەی نوێنەرەکانی حکوومەت نووسنگەکانیان لە ناو گەڕەکەکانە هەیە لە ناو کۆڵانەکانە لەگەڵ هاوڵاتیانە ڕۆژانە قسەیان هەیە یعنی بە ئاوا بڵێن زۆر جار دەوامی فەرمیان لە نووسنگەکانیانەکەن لە گەڕەکەکانە نوێنەرەکانی حکوومەت بۆ ئەوەی هاوڵاتی زۆر ئاسان بتوانێت خەمی خۆی بەرێ لەوێ لە لای نوێنەرەکە باسی کاویش بلانی کەم بیباتەوە بۆ سەرەوە بۆ چۆنەڵی بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ئیشی لەسەر بکرێت بڵێ کا عەبدولسەلام فەرموو کا عەبدولسەلام کاک عەبدولسەلام چاوەکەم فەرموو بە قوربان کاکە جانم کاتە بۆ هەموو کاتێکە چاوەکەم زۆر سپاس دەکەم چاومە دەستخۆشی ئەم تەوەرە لە یەکەم بەخۆر وەڵی چاوەڕێ هیچ شتێک لە حکومەت ناکەن برای بەڕێزەکەم بۆ چونکە حکومەت بەڕاستی وڵاتەکەمانی فرۆشتووە بەڕاستی حکومەت دەسیستە بینمانەوە بەڕاستی بەس هەوای ساری هەوا ماوە لێمانوەردوی نەدەخوات لەنە چیان پێ نەکردوون بەڕاستی ئەمە حکومەت نییە ئەمە داوا لێ بڕ نەکەین کاک عەبدولسەلام لۆناخان فەرموو هەموو کاتێکە زۆر سپاس فەرموو دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم زۆر سپاس لۆناخان فەرموو قسەکانی خۆت تەواوکە نەوەکو پەیوەندەکەت داخرێتەوە فەرموو بەڵێ بەڵێ من هیچ چاوەڕێی هیچ شتێ لە حکومەت ناکەم بەڕاستی نە ئاو هەیە نە کارەبا نە نەوت ئەوەکەی حکومەتە ئێمە هەمانە بە هەموو شێوەیەک خەڵکە چەوسێنی ناوانێ تەنها پارەی خۆڵ و خاشاکمە بۆیشیان خستە سەر بەڕاستی یعنی حکومەت حکومەت هەیە ئێمە هەمانە بەڵێ ئەی ناوی بنێن چیە گەر حکومەت نیە خۆ بێ ناوێکی بۆ بدۆزینەوە لۆناخان حکومەتی ژیانی بەڕاستی بەڵێ بەرنامەکە زۆر سپاس دەکەین لۆناخان دەستخۆش زۆر سپاس دەکەین دەستەکان خۆش بێ و سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزیشت تاکو ئێستا پەیوەندانەی وەرمانگرتووە هیچیان پەیوەندێکی خۆش نین ینی باوا بڵێن پەیوەندی ئومەت بەخش یاخود با بڵێن هیچیان بای ئەوەندە لایەنگریان تیان نییە بۆ حکوومەت کە بڵێن لایەنی کەم حکوومەت دڵت خۆش بێ کە شتێکە کردووە بەرپرسێک لە ماوەی ڕابردووە وتی وەڵای ساڵی 2016مان زۆر باش تێپەڕانووە ینی ئەگەر وا بێ ئەوە بەرەنجامەکەیەتی لای هاوڵاتی کەواتە باش نەبووە ئەزیزم ینی ئەبێ حکوومەت جارێککە ئەم بابەتە لای خۆی تاوتوەکەوە بزانێت کە ئەمە پەیامی هاوڵاتیانە کە لە نۆ هاوڵاتی هێشتا کەسێکمان نەدی گەشتبین بێ یاخۆ باوە بڵێن باوەڕ بە کۆمەڵک شتی حکوومەت بکات لەوەی کە نەک لە ڕابردوانێتی بەڵکو لە ئایندەیە باوە بڵێن لە ئایندەیە بۆی بکات کاک ئیبراهیم جان فەرموو
دەستخۆشی بەراوەکرێ دەکەم زۆر سپاس کاکە ئیبراهیم بەڵێ گیان بەڵام خۆم بەڕاستی چاوەڕوانی لە حکومەت ناکەم بەڵام هەمە کاتێ دەستخۆشی لە حکومەت دەکەم حکومەت ئەوە نزیکەی 25 ساڵە حکومت دەکاتن ئەمەش هەرگەیجان پێ بێن یەکێ حکومەت هەشت خۆی توانە بکاتن بەڕاستی ئەگەر خەڵک دەنجی پێ نگاتن و خەڵک ئەگەر چۆن دەتوانێت حکومەتێکی وا خراپ بێتە سەر حکومت ئەگەر خۆمان تاوانبار نەبین بۆیە پێویستە ئێمە خەڵک دەنجی پێ نەبێن بۆ کاتی خۆمانی تاوانی خۆمانە پەنجەی شادی لەوان وەردەکەین بۆیە دەستان خۆش بێ ئەو حکومەتەوە هەلەمە دەکاتن و زۆر سپاس کاک ئیبراهیم پەیوەندەکەت داخراوە کاک ئیبراهیم ئەی تۆ پێت وایە ینی حکومەت شتی کردووە باشە ینی ئەوەنە جێگای ڕەخنەش نییە ینی وانە بەڵێ ڕاستە تا حکومەت هیچ شتێکی نەکردووە داکۆمەت جێی دەستخۆشی لە حکومەت بکەین ڕاستەکەی بەڵام حکومەت ئاخی خۆی شوانە بکاتن بیستپێنج ساڵێ مەدەنا پێیاندا کەواتە ئاخی خۆی شوان بکاتن تا خۆمان تاوانبارین زۆر باش پەنجەی شادمان لەوان مۆر کردیان سپاس کاک ئیبراهیم کاکە هاوبەش فەرموو کاکە هاوبەش جان فەرموو چاوەکەم دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم سپاس دەکەم کاکە گیان سەرەتا نازانم من چاوەڕێی لەم حکومەتە چی بکەم وەڵا خۆش پرسیارێکە ینی چی بکات ئەی ئەسانی من وەکو گەنجەکە عنی ناتوانم هیچ بکەم ینی حکومەتی ژیانەکە وای بۆ دابین نەکردم ینی ژن بێنم چی بکەم هیچ مێدەگەم حکومەتە نییە ینی کار و کاسبیش نییە واز لە پرۆسی زەواجەکە بێنە جارێت چونکەمە بێژادم سۆگەر بێ لانی کەم سەکەنێکە هەبێ شوێنەکە هەبێ شوقەیەکە هەبێ ماڵەکە هەبێ چوزانم ژوورێکە هەبێ ئەی کار و کاسبی ئەی ژانێکی کاکە خەیناکە تۆ بە تەنیا بژی ژن بێنە باشە بەس خۆبێ زگوردێتیت بای ئەوە بکاکە پارەیەک لە جیرفان تا بێ کە ڕۆژانە لەگەڵ هاوڕێیەکت لەگەڵ یینێکە چیتە شوێنێک ینی تو کار و کاسبیشت نییە والله من لەخوا بەجە بە کاسی مێ بەس والله زرۆفەکە وای لێ کردووە ناتوانی ژن بێن ینی نازانم چۆن تۆ چی شێگەکەی کاکە هاوبەش والله من لە دوکانی شیرینی شەکەم بەس بە قورعان وازێکی وای دروست کردو عنی ناتوانانی خێرەتی ئەوە نییە ژن بێنی بە قورعان کاکە هاوبەش شتێکی خۆش خەڵک بەڕاست شیرینیە کڕێت گەڕوا بێ گەر شیرینی بکڕێمانەوە دڵشان خۆشە والله شیرینی بۆ دەزانین لەسەر تێریەوە فرێ بەس نازانم بەخۆ بەڵێ سپاس کاکە هاوبەش جان سپاس کاکە محەممەد فەرموو بەڵێ گیان فەرموو بەڵە فەرموو کاکە وەڵی من ئەگەر لە جێ حکومەت بم ئەو لە موسیقمەدای دەخەر لێ سێنەوە ئەو بەرنی لە نەوتەی کاتای ساشام حکومەت دایە پێم دایەت هاوڵێستان لێ سێن و لەبەرەوەی خەڵکە مستاقە بەڵە خەڵکەکە دیارە قبوڵ یەکات و خەڵکە مستاقە بەڕاستی یعنی تۆ لەگەڵ تۆ پشتیوانی حکومەتەکەی کاک محەممەد لەبەرەوەی ئەوەندە موسیدا خەرک لێ بسێنێتەوە ئەوەندە ناوچی داوە بە خەڵکیش لێ بسێنێتەوە خەڵکە مستاقە قابل دەبی بەڵە سپاس کاکە محەممەد سپاس بۆ تۆ پەیوەندێکی تر وەرەگرم کا عەبدوڵڵا جان فەرموو کا عەبدوڵڵا فەرموو چاوەکەم چاوەڕێی تۆکەم کا عەبدوڵڵا فەرموو ئێوارەت باش چاوەکەم سپاس دەکەم کاکە چاوەڕێ نەکە دەست خۆش بێت بەڵام ئەو حکومەتی خۆمان ئێمە چاوەڕێی هیچ باشبوونی لێ ناکەین بۆ بەڕاستی حکومەتەکەی خۆمان سەرش حکومەت پێمان لەو دۆخە ئاڵێزەی پێشتر باسی یەکەکە ئەمە لە خراپ و خراپترین خراپمان هەبژاردووە ئێستا چاکە لەسا ئەو خراپترینەی کە ئەو باسی کرد هیوادارین لەوە خراپتر نەبێ ئینشاءالله باشترە بێ خوا باشی کات ئینشاءالله ئینشاءالله دەستەکان خۆش بێ زۆر سپاس کاک عەبدوڵڵا سپاس بۆ بەڕێزت دەستەکانی خۆش بێ تاکو ئێستا نزیکی 14 هاوڵاتی وەرگرتووە ئەم 14 هاوڵاتیە ئەگەر وەکو سەمپڵیش بێ باو لە مەگەر هەرێکی لە شارێک وەرم گرت بێ سەمپڵەکانەوە پێڵن کە بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی زۆر خراپە دۆخێکە کە خەڵک لەو پەڕی نیگەرانیە خەڵک لەو پەڕی باوا بڵێن هەست بەواکە کە نادادگەریەکی گەورە هەیە هەست بەواکە کە خەڵک یعنی هیچی نییە ینی وەڵاهی لە وڵاتێکا کە ژێرەکەی هەموو نەوت بێ بەڕاستی ینی کارەساتە تۆ محتاجی دەبێ نەوت بی محتاجی ئەوە ینی حکومەت تۆ نەتوانی بەرمیلێ نەوت بی بە خەڵک لەم زستانەیە
يعني نازانین دوعا بکەین خوا بەفر ببارێ ئەخر لەو لاشەوە خەڵکی سەرمایەتی بەڕاستی خۆ زۆر جوان بوو تۆ لە دەرەوە لە ناوە گەرما بووایە و جوورێکی خۆش و مرتاح و لانی کەم بڵێن زک تێر بووایە و لە ناوە سەیری دەرەوەمان کردایە کاتێک کە پڕوشەی بەفرەکە ئێتە خوارەوە بەس ئەی هاوار ئەبێت دوعا بکەین خوایان دەرگای ئاسمان بگرەوە بۆی کە خەڵک سەرمای نەبێت بۆی خەڵک ڕق نەبێتەوە یعنی ئەمڕۆ خۆم لە بەڕاستی لە بەنزیرخانەیەک بینیم ئەو هەموو خەڵکە یەت دەبێتنەوە جاری وایە دەلی ترەکڕێ وەڵی ئینسان گریانیت بەوەی کە لە دۆخێک هاژین کە بەڕاستی نازانی پێی بڵی چی نازانی ینی ئەوەی خەڵگەی لێ من بەڕاستی من ژۆکو هاوڵاتێک لێرە قسایەکەم ینی حەقی خۆیەتی بەڕاستی بڵێ باوکی ئەنەس فەرموو باوکی ئەنەس باوکی ئەنەس چاوەڕێم کردی بەزی تر پەیوەندەکەت داخرایەوە بەداخەوە با بزانین کاگە یونس جان فەرموو کاگە یونس جانەکەم فەرموو عەزیزەکەم جان فەرموو بە قوربانە بم فەرموو کاکە جان بەڵێ ئەم حکوومەتی ئێمە ئاشی نەزانە و خوای ژێڕێ وەڵا خۆ ئەگەر ئاش بێ خراپ نییە باراشی لێ بکەین وڵای ژێڕێینە ئەمانە دووسێکن سەرخۆشن بێهۆشن ناگە سەرخۆش و بێهۆشن ئاگای لە مەعاناتی ئەو میلەتە نییە وەڵاوانتیان وایە لە معاناتان نییە میلەت هەر هەر لە سەرمان ڕقوتە برسێتی و شتەکانی تریش با بوەسێ باشە ئێستا خۆیان سەرخۆشم لە ڤێرلاکانیان هەر ئاگای لە مەعاناتی ئەو میلەتە نییە بە قوربانە بم ئەبوایە ئەم حیزبانەی ئێوە وشاریان قسەیە سەر ئەم حکومەتە کەچی حیزبەکانی ئێوە هاتوون داوا لە میلەت دەکەن میلەتی قوربەسەر چی بکە دەبێ خۆی کاک محەممەد ئێمەش هەرەوە نەمان پێکرێ با ڕاست پێت بڵێم بێخوا ماڵی ئێوە ئاواگە ئەوەی بە ئێوە کرێ بیکەن ئەوەی بە ئێوە کرێ بیکەن دێ زۆر من سپاس کاکە محەممەد باوەڕەکەی ینی ئێمە قوربانی ترین لەوانەیە لە هاوڵاتیشی ئاسایی ئێستا ئەم دەستگایە باجی کۆمەڵە قەنەعاتی مەسەنە هێزە سیاسەکەیەدا کە لە پشتیەوە وەستاوە یعنی ئەگەر ئەوە ڕەوا بێ باوا بڵێن ئێمە لەوانەیە لە خەڵک زیاتر هەژارتر بین لەبەر چی لەبەرەوەی جگە لەوەی کە خۆمان هەژارین دەستگاکەشمان بە هەژاریە بینمەڕەوە پەیوەندی ترم هەیە کاک دابان کاکە محەممەد فەرموو سپاس کاک محەممەد جان فەرموو قوربان جان چاوەڕێکی لە ئێوە بکەینیان لە حکومەت لەبەرەوەی ئێوەش بەشدارین لە حکومەتە وایە بەڵێ ئەگەر تۆ بێبەریوی لە حکومەتەوە کێشەمان لێ بەڵاوانە دوو حیزبێکە دەسەڵاتیان بەدەستە عیلمانی بەس خۆ ئێوەش لە خوای گەورە بە زیادە مسلمان و قورئان شارەزان و دیانەتان بێ بەزەیتان بە خەڵکا بێتەوانە بێ ئێوە فشارکەنە سەر حکومەت نەک مامۆستا سەلاحەدین بەهادین بڵێ وەڵا کاکە گیان هەموویان وەکو یەک شەریکە بەشن ئەی ئێوە وەکو خۆتان بۆ هەڵوێز وەرناگرن کاکە گیان لە حکومەتی قبوڵمەکە بەس خوا کاک محەممەد کاک محەممەد ئێوە وەکوەوەی کە بەشدارن جێگری سەدەرکی پەرلەمان لە ئێوەیە دەسەڵاتیشتان هەیە وەزیرتان هەیە ئەی بۆ ئێوە فشار ناکەنە سەر حکومەت بڵێ کاکە ئێوە ئەگەر قبوڵتان بێم حاڵە ئێمە قبوڵمان نەکۆ ئێوە ڕەحمی خوا لە دڵتان هەیە با ئێوە قبوڵی نەکەن کاک محەممەد خوا نەیەکێتیم نە پارتیم بۆی کاک محەممەد بەداخەوە ویستم پرسیارە بکە ینی دۆستانە بڵم توخوا با ئینسافێ بەکاربێنین ینی تو ئەو خوایە ئەم هێزە سیاسی ئێمە کە ناوی کۆمەڵی ئیسلامیە بیکەم بەڕای خۆی ینی مووقیفی نەبووە وەڵی آخر تۆ ئێزانی چۆنە با تۆزە ویژدانیش بەکاربێنین یاری ئێمە زۆر باسی ناکەین خەی ناکە بۆ خۆمان بەس کاکە وڵای هەموو خەڵکە زانێت کە ئێمە باجی زۆر گەورایە دەین و بەڕاستی ئەوەی کە ئێمە قەنەعەتمان پێیەتی وڵی نەمان شاردۆتەوە و زۆر بە باشیش گەیاندومانە و هاوڵاتیشە بینێ ینی ئەم کەناڵا بێ سەنجی مەحەک بێ لای هاوڵاتی ئێمە چی ناڵێن یعنی ئەوەی کە بە حەقمانزانی بێ توخوا هێشتومانەتەوە بەخوا ئەوتومان سەرسەرم کاکە محەممەد قسەکەی جن کاکە بەهمەن بڵێ کاک بەهمەن فەرموو دەستخۆشی بە ناوەکە لێ دەکەم بە قوربان کاکە بەهمەن زۆر سپاس ڕێزی بەڕاستی منەوە گەنجێ قساکەم بەڵێ بە قوربان من هیچ چاوەڕێنەیەکم لە حکومەتە نییە زۆر خۆشە بڵێ کۆمەڵە کەسی بێزوونە حکومەتە بەڕێوەتەوە بەڵێ بەڵێ دەبێت میران حەز بە گۆڕینی ئەم کەسە بێزوون و گەندەڵانە بکات دەبێت کەسانێکی شارەزا خێنەوە بێنە سەر دەسەڵات یعنی بەغزاتی خوات دکتۆراشان هەیە ماستەریان هەیە کورە چوزانم لە پلانە لە پیلانە لە هەموو شتێکە زۆر شارەزان
ڕاستەکەی آخر خەیانە ماستەریان هەیە لە پێناوی ئەم میلەتیان نایبەنە سەر بۆ چاکسازی بەکاری نایانن بۆ کۆمەڵی پرۆژەی جوان بەکاری نایەن بەڵێ ئەوان بڵێ ئەمانە هەفتاون بەڕاستی هەر وەک ساڵەکانی 90ەکان و 80ەکان حکومەت بەڕێوە بە ئەم یعنی زروفی ئێستا فەرقی لەگەڵ ئەو کاتەیە ئەبێ خەڵکی ڕەچاوی قسەی خەڵک بکەن ڕەچاوی باروگژەی خەڵەکەن ئێستا من بەڕاستی لە سلێمانی و پەیوەندیەکەم برادەرم هەیە لە پێنجێ ناژی ئێستا وەختێکی زۆر باری وە بەڵێ هاوڕەکەی منیش لە پێنجۆ سیاحەت ئەچێ بۆ ناو بەفر بەڕاستی خەڵکی پێنجۆن ئەوەی من ئاگادارم لێ کە خەڵکەکە هەمووی لە ماڵی خۆیان دانیشتووە لەبەرچی لەبەر بێ کەسابەتی لەبەر بێنەوتی لەبەر وەضعێکی زۆر ناخۆش ئیتر چ چاوەڕێیەکمان لە حکومەتە هەن دەستەکانە خۆش بە کاکە بەهمەنجان چاوەکەم زۆر سپاس بۆ بەڕێزت خواوەز ئاوە بڕوان ناتوانم کۆمێتەکە بخوێنمەوە هاوڵاتیان قسەیان زۆرە لەسەر مەوزوعی حکومەت با دایکی محەممەدیش وەرگرم دایکی محەممەد بزانین دایکی محەممەد باشکەم ئەمە خوایە دەسە دوعا باشکەم ئینشەڵا هەواڵێکی خۆش یا با بڵێن ئومێدەوارمان بکە دایکی محەممەد عەلەیکوم ئەسەلام وەڕەحمەت الله فەرموو دایکی محەممەد زۆر سپاست دەکەم بەڵێ ئێمە هیچ چاوانێکمان لە حکومەت نییە بۆی خزمەت گوزاریمان بۆ بکە ئەی چیمان بۆ بکە ئەی ماڵمان وێرانکە حکومەت چەند سەرۆک سامانی وڵاتەکەمانی بەهەجەرجا بەڵێ بەدەخەمی ئەومان بێ ئەخلاقشمانەوە بەهەدەر بەداخەوە دایکی محەممەد ئێمە پەیوەندەکەمان بە تەئکید نەپچڕانوە و بۆ تەئکیدکردنەوەش دەتوانی پەیوەندی بکەیتەوە بە تەئکید بەڵام دیارە لۆدیان لەسەر خەتەکان جارێ وایە کاریگەری لەسەر یەک دروستەکەن پەیوەندەکانە بچڕێ بەڵێ هاوڕیان ئەڵێن لانی کەم بەتا هینە یەک دوو کۆمنت بخوێنەرەوە عیرفان شێخ محەممەد نووسیوێتی ئەرچی جەماوەر هێندەی تر قورس دەکات چاکسازیەکەی باج و گومرگ و پارەی خاشاک و چی هەمووی لە زەرێزی چینی هەژار و دەوڵەمەندبوونی چینی دز و مشەخۆرە ئەمە کاک عیرفان واڵێ سۆران کوردی نووسیوێتی چاوەڕێی ئەوەم کوردستان بفرۆشتێ بە بێگانە بە شاخ و داخیەوە بە گرد و تەپۆڵکەکانیەوە بە دەشت و دۆڵیەوە بە عەرز و ئاسمانیەوە بە سەرخان و ژێرخانیەوە بە تەکیە و خانەقایەوە بە مزگەوت و کەنیسەیەوە گوڵزار عومەر نووسیوێتی ئومێدی چاکسازی لەم حکومەتەدا نەماوە و تەنها چاوەڕێی لە ناوچوونی ئەکەین دەنا ڕزگار نووسیوێتی باوەڕ ناکەم حکومەتێک مابێت تا چاوەڕێی شتی لێ بکەین ڕەسوڵ محەممەد نووسیوەتی بەڕاستی تا خاوەنی ئەم دوو حیزبە بۆشایی ببین چاوەڕوانی هیچ شتێکی چاک لەم حکومەتە ناکرێت کاک جەلات جەباری نووسیوەتی ڕۆژ بە ڕۆژ چاوەڕوانی قەیران و نەهامەتی زیاتر لەم بەناو حکومەتە دەکەم و لە سایەیاندا هەرێک لە ئێمە چەندین ملیۆن دینار لە ئێستادا قەرزارە دلێرە لە کۆیە نووسیوەتی ئەوەندە بێهیوام لەم حکومەتە وا هەست ئەەکەم ژیانم وەک جگەرێک ئەسووتێ و کۆتایی خەونەکانمە کاک محەممەد فەرموو کاک محەممەد کاک محەممەد چاوەڕێتەکەم برام فەرموو کاک محەممەد کاک محەممەد شادیە خان فەرموو شادیە خان یا الله فەرموو السلام عليكم عليكم السلام شادية خان فرمو السلام عليكم عليكم السلام فرمو السلام عليكم عليكم السلام فرمو تلفزيونك كسكه وقسبكه شادیە خان وەستا تاک و پەیوەندەکەی داخرایەوە کاک حەکیم بفەرموو کاک حەکیم بەڵێ فەرموو فەرموو بە قوربان فەرموو ئەزیزەکەم ئەو کاتە بازەڕ هەموو کاتێکە چاوەکەم فەرموو وەڵام من هیچ شتێک چاوەڕوانی لە حکومەتە ناکەم بەڕاستی ینی
تۆ بزانە ئەم کوردستانە ئەو هەموو نەوتە ئەو هەموو داهاتەمانەیە خەڵک لترێ نەوتنی لە ماڵەوە بیرکەنی بەم سەرمایە ئەم ساڵیش یعنی کاڕۆی چی لەم حکومەتە بکەیت باشە کاک حەکیم ئەگەر دەڵێک بەرپرسێک کە ئەو هەموو نەوتە دەبن ئەو هەموو نەوتە بە بۆری دەڕۆ بەتەنکە دەڕوە کاک حەکیم با پرسیارێکت لێ بکەم کاک حەکیم ئەگەر ئێستا داواکاریەکی خێراتە بێت لە حکومەت داوای چی لێ یەکەیت؟ وەڵام داوای هیچ لێ ناکەم لە بەرەی 25 ساڵ ئەمان لە دەسەڵاتدان هیچ شتێکیان نەکرد بۆ خەڵک بەس خێرێکی نەوت بردنن بەڵێ ئەمە ژێر ئەم خاکە هەمووی نەوتە کاکە خەڵک نەوتی نییە تورکیا و هێران خۆیان بە نەوتەکە ئێمە گەرمەکەنەوە ئێمەش هەوڵەکانی کوردستان دەبێت سەرمامە بیرۆژیر تا ڕەقەبینەوە بەڵام من بە دەنگدان جوابیان نەدەمەوە لە ژیان لە سەو پیشێن نادەمێت بۆرە متمانە پێیان نمەوە کە سپاس کاک حەکیم سپاس بۆ جەنابەت کاک شاخەوان فەرموو هەموو کاتێکت کاکە شاخەوان فەرموو ئەزیزەکەم زۆر سپاس هەڵبەت جێگەی داخە تا ئێستام هاوڵاتیانەکە هەموو باسی حکومەتەکەن من پێم خۆش نییە باسی شتێکەن کە بوونی نەبێت پێم وایە حکومەت لە وڵاتی ئێمە بوونی نەماوە ئەوەی کە هەیە کۆمەڵێ مافیاگەرا ئاسایی کەوتوتە سەر ئەم وڵاتە فەرخان و ژێرخانی ئەم وڵاتە هەموو بەهەدەرە بن هیچ کەسێکی ناتوانێت لە ئاسمانە لێکردنەوە بکات ئەوەی کە جێگای خەبیارە ئەم میلەتەش لەوانەیە شایستەی ئەوە بێت کە خوا ئەم زاڵمەی بۆ نابێت میلەتێک کە دەدەنگە لە ئاسی ئەوەی کە تۆ کارەبار نەبێت دستانە نەیتن نەبێ ئاون نەبێ هیچ شتێکن نەبێ بەڵام میلەت گیانی گرتو بەخۆیە بەڵام هیچ شتێک ناکات بێدەنگی میلەت واتە قەناعەت بەم وەزع ئەمە کارێکی خراپە ئەبێ میلەت لە ئێستا بەداوە هەڵوێتی زۆر دزی هەبێ ناکرێ بەڕاستی مناوی بەرپرسان بۆ خۆیان هەر هەمویان لەو پەڕی کەفاەتیە بژین بەڵام میلەتی دانا و ئەبێ بەم وەزع خراپەی کە ئێستا بژین جێگەی داکە بۆ گرافی زمانەکانیشمان بۆ ئەو هەموو شەیدەی کە خوێنی خۆیان کرد بە قوربانی بۆ ئەم خاک و نیشتیمانە بەڵام بەداخێکی زۆرەوە ئێستا موچیان نانێ ئەگەر بچین لە میحوەرەکانە سێری ژیان و گوزەرانی ڕێزەکانی پێشمەرجە بکەن ئەو کاتە دەتان دەرەکەوێت لە چی داماوی ناڕەحەتیەکان کە شۆ ڕۆژداغیان لای ماڵ و مناڵانە بەم سەرما و بەسێتی پێموچی هیچ شتێکیان نییە ئەمە بەڕاستی ئەبێ خەڵک هەڵوێتی هەبێ لە هیچ کاتێک نابێ خەڵک هیچکە لە ئاسی ئەمانەیە بێدەنگێ کاتە پەیوەندیانە بێ حەز هەمومان بە کەناڵەکانی ڕاگەیانی چێ بەڕاستی بینێ سەرکات هەڵوێتێکی زۆر دزیمانە بێ هیچ کە لەم مافیاگەرانە قوڵەتی مسکاتانە سپاس کاک شاخەوان دەستخۆش کاک شاخەوان بە گوشراوی کاک شاخەوان قسەی کرد دەستی خۆش بێ کاک گەرمیان فەرموو دەستخۆشی بەداوەکە دەکەم سپاس دەکەم ئەزیزەکەم باشی براکەم چاوەکەم فەرموو کاکە من وەکو خاوەن پێدایشتێکی تا بە قساکەم بەڵێ فەرموو دەستخۆشی لە حیزبەکە لە حیزبەکەم بەڵێ سپاس و دەستخۆشی لە مامۆستا عەلی بافی دەکەم بەڵێ وەخۆم لایەگری ئێوەژین بەڵام ئینسان وەکو ویژدا قسەکە بەرنامەی بەخشیتان داناوە یەک دینا خەڵکی استفادەی لێ کردووە چەنەهاتە خەڵکی کەمەدان چون بڵێ مامۆستا عەلی بافی عاربەرەی کەمەدانی کڕیوە کاک گەرمیان خۆ بەخوا ئەزانی چی لای ئێمە ئازایەتی نییە کە کردومانە چونکەمە ئەرکی سەر شانمانە ئەرکی سەر شانمانە بێ خزمەتی گەلەکەمان بکەی خزمەتی شارەکەمان بکەی خزمەتی وڵاتەکەمان قسەکەم تەواو بەڵێ من وەکو لایەگری یەک چیزێکی یەک حیزبێنی لایەگری ئێوەژنم ڕاپیسان عەلی وەکو ویژدان قسەکە بەڵێ بەڵام هیچ چاوەڕێکم لەم حکومەتە ناکرێت ئەم حکومەتە ئەگەر ئەوەی خۆ و خاشا سەر بکرێ ئێستا ئەو بەرنامەی کە تۆ پێشکەشەکە من سەیرەکەم وێ بکرێ پارەم لێسەنێ ڕاستە ڕاستە ئەوە ناتوەتی بۆ هەندێک جیهاز بۆ بێت جیهاز بزانە کوردستان چەند ملیۆنە دایتەنیانە بەستن بزانە ماگی چەند دایتەنی هەوا هەڵەمژێ بەڵێ منەکو خاوە کەمەندامی قساکەم ساوەنی هەستر خێزانم ماگی 90,000 بە من هاتی کاسبی گەرمیمە ئێسی ویژدان ماوە یەک شتێنەمەوە سپاس کاک گەرمیان سپاس دەستخۆشی بەرامەکە سپاس دەکەم سپاس هەڵبەت بۆ شایەتی دانەکەشت ئەوە ئینسافێکە کە جەنابەت بەکارێت هێنا وەکو وتیشم ئێمە خزمەتی خەڵکی خۆمانەکەین خزمەتی وڵاتی خۆمانەکەین بە خۆمان و بە هێزی سیاسیمان و بە دەستگامان و هەمومان خزمەتکاری ئەم وڵاتین خزمەتکاری مەسەر ئەو خەڵکە ڕەفروتین کە احتیاجی جاری وایە دەلی ترنەوتە کاک مەسعود فەرموو داوا لێبورد نەکەین کاک مەسعود پێم دەکەین جەنابیشت کاکە جەبار فەرموو کاک جەبار فەرموو چاوەکەم
السلام عليكم. وعليكم السلام كاكا جان، فرموا كاكا. والله دەستخۆشیەوە بەرنامەتان یەکەم. زۆر سپاس. کاک جەبار ئەگەر بتوانی بەردەوام بە گوێ لە خۆت مەگرێرەوە قسەکانت. حکومەت هەیە مەسلە نادەم. حکومەتی چییە؟ حکومەتی چی؟ کام حکومەت ئیسەمە خۆم لە ماڵی خۆما بە دیاری دوو تاڵدار ئەگرێنم دانیشتم لەناو تەشتێکە دانیشتم بە دیاریوە نە نەوتی هەیە نە کارەبا هەیە ئاوەی حکومەتی چی؟ کام حکومەتە؟ وەڵام ئەمە حکومەتە ئەڵێن کە لە هەولێر و ئەنجومەنی وەزیرانی هەیە و ئەی چۆن دانیشتن. ئەکسپایر حکومەتێک کامە حکومەتە؟ ئەوەی کە لە هەولێرە کاک جەبار ئەو حکومەتە. عێراقی خۆما عێراقی نەوتما هەیە قودوسامان هاتوونە بەڵام بەدەست لەمە ناکرێت نە نەوتما هەیە نە کارەبا هەیە نە ئاو هەیە خەڵک باش حکومەتە ئەڵێ حکومەتی چی؟ کام حکومەتە؟ حکومەتی کوردی من داوا لە هەموو هەوڵاتیان دەکەم. داوا لە هەموو هەوڵاتیانەکەم ڕجایە تکایە بن بە حکومەتی کوردی نەدەن. وا لەگەڵ کاک جەبار بۆ خوازان ئەو شاعیرە بمایە ئەوەی کاڵێ ئاوی کەوسەرە خاچی گەوهرە پڕ لە گۆڵ و نسرینە وازام ئەوش لە شعرەکەی خۆی پەشیمانە بۆ. بەڵە خۆشەویستان تاکو ئێستا نزیکەی 25 پەیوەندی ماوەرگرتووە لەسەر ئەم تەوەرەی کە لەسەر شاشەی بێنن. ئەو دەرفەتەی کە ماوە پێم خۆشە بۆ ئێوە بێوە تۆی هاوڵاتی قسە بکەی هەمیشە تەمەنایەوە شەکەینی ئەمە کە خەڵکانی بەرپرس خۆیان زۆ بە گەورە نەزانن لانی کەم لە فێلاکانیانە کە کارەبای دایمیان هەیە و سەتەلایت لەسەر بانەکانیانە و واروەها لەو بەفرەشە ئەوان هەر سپلی تووشتیان هەیە دایگرسێنن لانی کەم گوێ لەم جۆرە بەرنامەیە بگرن ئەمە هاوکارێکی زۆری ئەوانەکە و خزمەتێکی گەورەی بەڕاستی حکوومەتەکە لەوەی کە هاوڵاتیە لەسەرم شاشە قسان نێرێ یا با بڵێن پێیان نێرە بۆ حکوومەت. بڵێ کاک مەسعود فەرموو بە قوربانە بم. کاک مەسعود فەرموو عەزیزەکەم مایک بۆ تۆ فەرموو. بەڵام کاتە باش هەموو کاتێک عەزیزەکەم فەرموو. وەڵام من چاوەڕێ هەموو شتێکی جوان شتی خراپ چاوەڕێ هەموو شتێکی جوانم حکومەتەکەم. شتی چاک؟ هەموو شتێکی چاک. الحەمدولله. بەڵێ بەڵێ ئەلۆ بەڵێ فەرموو بەردەوام بە. ئارە وەڵا لەخوا بەجێ حکومەتەکەم حکومەتی چاکە و بە کوێرایی چاوی دوژمنان. بەڵێ بە کوێرایی چاوی دوژمنان. بەڵێ هی ناوخۆهی دەرەوە. زۆر چاکە بابزانین هی ناوخۆهی دەرەوە. بەڵێ ئینشاءڵڵا بەرە سەرکەوتنی شەڕوا و هەموو شتێکی بۆ ئەم خەڵکیەکە. زۆر باشە. نەوتت هەیە لە ماڵەوە تۆ کاک مەسعود؟ ئەگەر نەوتیشم نەبێ هەر شانازی پێوەکەم. بەڵێ زۆر باشە دەستەکان خۆش بە کاک مەسعود وەڵاهی خۆ باشە یعنی ئەرە وەڵام من شانازی بەم حکومەتیەوەکەم خۆیەوەش لە حکومەتان. بەڵێ ڕاست. کاک مەسعود جان چیترت ماوە فەرموو با لە خزمەتە بین. وەڵاهی پس بەخوای گەورە حکومەتە خەت بەرەو باشیە ڕوا و وەڵاهی شتێکم نەماوە. لێ باشە دەستەکان خۆش بە کاک مەسعود جان وەڵاهی هیوادارین لە جێگای نێتی باشی تۆیە بێ. کاک ئەحمەد فەرموو. السلام عليكم. عليكم السلام چاوەکەم فەرموو. براجع والله صدارة ما حكومته من كيف قد يكون ما حكومتني براسين قد يلا خلقك أو خلقه براسين كدوش كل وين شيء فرضه خلقه أو حكومته ربيته داعي أنت تستعو كتو بود زين يعني داعي قيمة غيروتس أما اشتيش زوج ناشية وناشية براسي أنا أقوم أجي كديها باع معقول هي تو بتشد لما قصاب جيني تو معركة خود كان في تاني بوكا تو كدن بدلي شعاري تزيد كصاري تشتري جمكة واي بالله طاو براتم بس وشي بنامك سپاس کاک ئەحمەد براسي شاط أماتكم رئيسي تايبتي زۆر سپاس قسەکەی کاک ئەحمەدیش معقولە ئەڵە کاکە تۆ کە شتێک بۆ خۆت دروستێکەی هەڵێ بژێری چوزانم ئەیخەیتە سەریەک
چ بینایە چ حکوومەتە چ نازان فەرمانگەیە چ دوکانە چ مارکێتە ئیتر دوای خۆتۆ ناتوانانی گلەی لێ بکەیت چونکەم بۆ لەبەر خۆت هەڵت بژاردووە یا خۆ دروست کردووە بەڵام لەم سەریشەوە باشە ئێمە خۆ کوفرمان نەکردووە کاکە هەڵمان بژاردووە ئەیدەی بە ئاویش بەڵێنەکانی خۆی بە سەرەوەی کە لە کاتی هەڵبژاردنەکانە پێی وتوین و دوێ دیگاقایەوە من هەڵبژێرن وەڵام من کۆمپانیاکەمەوە هەموو هاوڵاتێکە بێ بەشدار بێ کۆمپانیای نەوت کاکە نەوت کۆمپانیای نەوتمان نایە بۆ قانجاز بکاکە تۆ ئەزانی چی کارەباکە مامە باشی بەرێ ئەو مامە باشی بەرێ غاز بە باشی بمانەرێ تر جادۆبانیشمان بۆ چاکە وەڵی خەڵک لەوە زیاتری ناوێ ینی خەڵک زۆر بە متەوازە بەشتی کەم ڕازیە بێ کاک محەممەد جان فەرموو عليكم عليكم السلام ورحمة الله ئەم کاتان باشدرا بەڕێزەکە هەموو کاتێکت چاوەکەم تەوەڕەکەتان وەڵی لەسەر شاشەکە نووسیمانە تۆی هاوڵاتی چاوەڕوانی چی لە حکومە دەکەیت چاوەڕوانی هیچ ناکەم لە حکومەت چاوەڕوانی چی لێ ناکەم بەڵێ بۆ ببوورە کاک محەممەد وازام لەگەڵمانە نەما شادی خان فەرموو شادی خان وتمان هەتاکو پەیوەندێکی تر هەیەت با منش یەک دوو قسە بکەم وتمان ڕاستە ئێمە حکوومەتەمان هەڵبژاردووە دەیخۆ ئێمە ینی تۆ بڵێ ینی مستحقیەوە بین کە هەڵمان بژاردووە دوای عەزابمان بە ناکرێ ماڵمان بژاردووە بۆی خزمەتمان کە سیرمان کردووە مەسەلەن شتی جوانەڵێ و ئەڵێ ئاوا خزمەتی هاوڵاتیانەکەم و هەروەها چۆن ئەڵێ خزمەت گوزاریان بۆ دابینەکەم و کارەبا 24 ساعتانێمێ و ئیتر جادە و شەقام و شۆستە و نازەم ئەمانیان بۆ چاکەم و هەروە ژیانێکی شایستەیان بۆ دابینەکەین ئێمە شوتمانە دەی زۆر چاکەوە حکوومەتمان هەڵبژارد دەی کاکە تۆ ژۆرە سەر بەڵێنەکانی خۆت کاکە سیروان فەرموو باسی براکەم سەرچاوم کاکە سیروان کاکە جان باسی بەساقە بە قوربان سوپاس دەکەم فەرموو براکەم وەڵی خەڵک چی بگات دەسەڵاتی نییە ئەی تۆ هاوڵاتیان ئەڵێن ئەی بۆ حکوومەتیان هەڵبژارد و دەیەبێت تەحمولیشی بکەن براکەم بەڵێ بڵاکەم وەڵی خەڵک هەڵی نەبژاردون بە زۆرە ملێ هاتون لەسەر حکم ئەی خەڵک چی بگا وەڵی یەکێتیش و باتش 20 کورسی نایەنن بە عەدالەت باڵە ئەجا چی بگا خەڵک دەسەڵاتی چییە دەسەڵاتی نییە نەوەڵە خەڵک دەسەڵاتی نییە خۆ بە دەمان بێت کەس دەڵیان پێ نایە ئەجا چی بکەن ئەینە المەفەر کاک سیروان ئەی چی بکەین ئێستا ئەوەی کە واقع ئەوەی هەیە ئێستام حکوومەتەمانەیە لایەنەکانی خێری شێتی بازی هەوڵێ من کاکە بۆ میلەتە خەڵک چاوەڕێی واکە بەڵێ ئەی چی بگا براکەم دەی سپاس دەکەم دەست خۆش زۆر سپاس کاک سیروان ئەریوان ئەریفان بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله جان باسی مامۆستا جان زۆر سپاس وەڵای من زۆر سپاسی کۆمەڵی ئیسلامی دەکەم خۆزگا و ئەمینەی کەوا لەژێر دەستی پارتیەکێتی هەبوایە خۆزگا لەژێر دەستی کۆمەڵی ئیسلامی هەبوایە چونکی ئەمینە بزان بە حیاتی کە نەهیت بەڵێ من داواکاریم ئەوەیە هەچی سەربەت سامانی هەم وڵاتەیە بکەێت لەژێر دەستی ماڵ ساعدی لافیرەوە بەڵێ پیاشی بە ئەمینە پیاکی تێکۆشەرە پیاکی ڕازبوویە ئەو ئیسانێکەوە ڕازبوو بێت وڵاتی ئەمینە ڕغبەتی نییە و بە ناپاک لە خەڵێ مێدەن ئیسان ناپاک دای بە ئابێ بەشێت ئیسانی پاک قەت نانەبێت زاوەیەکی لە پاکانە ماساعدی لافیرە بەڵێ من زۆر سپاسی ماساعدی لافیرە گرم دەستان خۆش بێت سپاس کاک ئەریفان سپاس بۆ بەڕێزیشت کاک فەرمان فەرموو باسی برایەکەم دەست خۆشی لێ دەکەم زۆر سپاس وەک پێشمەرگەی بەشدارم بەس پەیوەندیەکەم دەسڕێ لە سایسەری ئەو حکوومەتە لە ساردسەر بەداخەوە من حەزم کرد کاک زۆر بەداخەوە وەحدەی پێ نەبوو پێشمەرگەیەک لە سەنگەرەکانی پێشەوە لەو سەرمایە کەسی وەحدەی پێ نییە
تەمەناوەکەم بتوانێت پەیوەندیەکە بکاتەوە چۆنێک بێت قسەی ئەومان ببیستە باش بوو ئەوان حەقی خۆیانە قسە بکەن سنجی خۆیان کردو بە قەلغان و بۆەوەی کە ئەمنێت و ئاسایشی پێم خۆش نییە بڵم ئێمە بەتەنها ئەمنێت و ئاسایشی ئەوانەشە پارێزن کە ئێمە ئێستا قسەمان لەسەریان ئێ و فێلاکەن و گەندەڵیەکەن ینی هەر بە تەنیا گەری هاوڵاتی بۆە هاوڵاتی مەمنونە بەڕاستی ینی دەکرێ بڵێن حەقی خۆیان ئێمە هەموو بە ڕیز ڕاوەستین کە هاتەوە گوڵیان بۆ بەسەرا هەڵبین بەڵام بە تەنیا ئێمە نین ینی ئەوانیش کەژاڵخان فەرموو هەموو کاتێکت کەژاڵخان باشە براکەم چی سادێکمان لە حکومەتە کردو ئێمە وەڵا نازانم ها ئێ مێردەکەم خانە نشینە بە دوو مانگ هەمووچەیەکمانێنێ بەشی چیەکە ها بەشتێکە براکەم ئەمجا ئەڵە نییە بۆ خەڵک نییە بەڵام ئەی بۆچی بۆ خۆیان ئێوەرە سەی برای نەحمەد کە شوقا خەریکادرا لە هەورەکە بۆ خۆیان هەیە بۆ بە خەڵکی داماو نییە بۆ والله وەقتێکی معقولە دوو بنە ماڵای خۆن و تەواو کەژاڵخان والله پرسیارەکەت زۆر معقولە بەس خۆزگە وڵامەکەمان بە زووی دەست بکەوتایە مانکە ئەگەر نەبێ هەمومان کەس جوابی فەقیر نایەتەوە مەسەل شارێکەی ئاڵێ گریمان هەموو ئەوروپا چوبی گەلێ زانستوڕە و شێر بۆبی کە قازانجی خۆ پێش خز لە هیگەن ئەزانن دزی و ئەگەڕی بۆ هەل زۆر جوانە دەست خۆش ڕاستە وانە براکەم زۆر ڕاستە شەڵڵا هەموو کەسی وەکو ئێوە ڕازگۆ بووە بەڵام سڵێکی لەگەڵ یان ناڵێکی دەنگمان پیان و ئاوا شتابمان بۆ کرد زۆر ڕاستە وایە کاکە زۆر ڕاستە سوپاس دەکەین کەژاڵخان قسەکەی جەنابەت پرسیارەکەی جەنابەت زۆر ڕەوایە دەست خۆش بێ با بزانم ئەمە کاکاوە حەیدەر هیچ چاوەڕوانێکی باشیان لێ ناکەم چونکم ئەمان پێشینیان هەیە لە گەندەڵی و دزینی سامانی ئەم وڵاتە و ئەوەشی دەیکەن بۆ گەوجاندنی خەڵکە و هەندێک لە ئەندامەکانی خۆشیان باوەڕیان پێ ناکەن باوکی ئەحمەد فەرموو هەموو کاتێک باوکی ئەحمەد سڵاو لە تۆ ستافی تەواوی تەلەڤیزۆنی بەیان سوپاس بۆ تۆش چاوەکەم بەڕێزەکەم خەڵک نازم خۆی لە جێلیا چی بەم سات و سەرمایە تا پێش کاتێک جۆم لێ بوو پەیوەندی کرد ئەوێ هیچ کەم و کورتیمانی و نازانم چی ئەو بەڕێزە لەوانەیە نە سەرمای بێ نە تونی بێ نە برسی بێ ناگای لە ڕەشوڕوتیش بێ وەڵاوای وت بەڕاستی ئەگەر ئاگیان لە ڕەشوڕوت و برسی و خەڵکی چەوسا و قوڕ بەسەر بووە کاشی منەوانە نازانم یعنی ئەڵێ لە وڵاتیان ناشێت بەس کاک باوکی ئەحمەد بەڵێ من 33 پەیوەندیم وەرگرتووە لەم 33 پەیوەندیش خۆبێ کەسێکیش باسی حکوومەت کا بڵێ ئەم حکوومەتە باشە ینی لە سێ هاوڵاتی خۆبێ بەش ینی بۆ هاوڵاتێک باش بوو بێ بەڵێ باوکی ئەحمەد ئەگەر باش بێ خەڵک ئەڵێ باشە چونکە خەڵک ئەمڕۆ گەیشتوتەوەی کە بەڕاستی عەقڵی تەواو نیشەگە بەڵێ ئەگەر باش نەبێت کابرا چی بڵێ باشە یعنی تۆ مشتێک باش نەبێت بە چی بڵێم باشە بەڵێ یعنی ئەمڕۆ بەڕاستی من حەز دەکەم شتێکی کەس بڵێم زۆر یعنی بەڕوون و ئاشکایی من زۆر دەرخۆشی لە کۆمەڵی ئیسلامیەکەی کە بەڕاستی چۆتە بەڕێی خەڵک چی لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی چی لە ئەندامەکانی چی لەو خەڵکانی کە تەلەڤیزۆن نەیبینین ئێمە ئەمڕۆ ژیانێکمان بێ بۆ خەڵکانی کاکە دیفاعمان لێکەن نەژینا خەڵکی فەقیر و قوربەتە دەستی بە شوێگە بەڵێ قەناعەت کە من ئەمێ لەو بەرنامەیە بیڵم باوەڕ کە یعنی من نیە لە چوادار ڕق بووینەوە هەر نەوتەکەش نێبیکڕی نەوتەکە کە قەینایی شەکە کاکە وەڵا بەرمی لە نەوتەکەشیان نیایە نێودیانەوە لە سلێمانین شمولی بەرمی لە نەوتەکەشمان نەکرد کاتمان نەبوو بمانەنێ باوەڕ کە سێ چوار بەرمیمانەوە کرد هەر ڕق بووینەوە ڕق یعنی نازانم ئەو کاکە هیوادارم جوێ لەو قسانە بێ ئەڵێ سکی تێراگای لە برسینە کاکە برسێتی دەردی برسێتی زانێت تێ چۆزانێ دەردی برسێتی ڕاستە سوپاس بۆ باوکی ئەحمەد دەستەکان خۆش بێ کاک سیروان فەرموو ئەلۆم کاتێ باش هەموو کاتێکت کاک سیروانجان فەرموو وەڵایی لەسەر تەوەرەگەت بەڕاستی تەوەرەگەت تەوەرێکی باشە و بەڕاستی چاوەڕێی هیچ شتێ لە حکوومەتە ناکرێ خەیری دزی و گەندەڵی و درۆ و ئەو شتانەی کە بۆ هیچ شتێ ناچێ بڵێ لە حکوومەتە هەیە بەڵێ بەڕاستی یعنی هاوڵاتیان قسوەتە حاڵێک و حاڵێکی زۆر خراپ
يعني خلق بحموشتي يعني والو خلقية غير مراتي زور خراب يعني برشا بولي خرابي هاولاتي انا كون اگر بم خراب برو مراتي يعني هاولاتي يعني براتي تاو تيني بواتو إبادة خلقي كردستان بمشي برو برو خرابي أبا وطاقة سپاس کاک سیروان سپاس بۆ جەنابیشت کاک چێمان لەگەڵا کاکە دابان کاکە سامان فەرموو کاک سامان گوێم لێتە سپاس کاک سامان فەرموو براکەم چۆن لێم کاتەوە زۆر سپاس کاک سامان جان چاو مازێک وەڵام براکەم تەوەرەکە هەر زۆر جوانە و تەوەرەکەتم بەدووە بەڵێ بەس باسی ئەم حیزبانەکەین باسی حکوومەتەکەین حکوومەت دەبێ لەبەرەوەی کە باسی حکوومەت بەڵێ حکوومەت بەس چییە دەسیدێتەوە بەسەر حکوومەتە چییە ماڵی حکوومەت دەخوا حیزبەکانە بەڵێ قەناعەتم پێ بکە من پێشمەرگەم بەڵێ یا ڕەبی خوای ئێمە سووک و سەلیمی ناو قیامەتیانکە چوومەتەوە بۆ ئاژە مریشکێکم فرۆشتووە مریشکێک تێگەیشتی ئەی خوای گیان ئەم مەسوولانە بۆچی بەداخەوە کاک سامان دڵنیا بە پەیوەندەکەت بۆ خۆی بچڕا کۆتا پەیوەندی ناچارم وەرگرم کاک عەبدوڵڵا وەرەگرم کاک عەبدوڵڵا فەرموو جانی من لە خزمەتام فەرموو چاوەکەم کاک پەیوەندیان ببوورە بەڕێزم بەو بەڕێزەشم فەرموو یەکەم جارە لە هەموو تەمەنما تەلەفۆنەکەم بۆ ڕاگەیاندەکان وای جانێ مامۆسام زۆر دڵیشم گەرمە زۆر بەداخەوە بۆ ئەو خەڵکە کە ئاوا ئەڵێ ئەمانە خەڵک هەڵی بژاردوون وەڵڵاهی لەسەر سنۆ بووم بەس ڕاستی لە هەڵبژاردنەکانیانە نییە ئەزیزەکەم خوای زانێ حیزبی نین خوای زانێک لە هیچ لایەکیان نین بەس وەڵڵاهی ئەوەی ناوی خەڵک بێ ئەو نەدەسەڵاتی خەڵکی جانیە خەڵک هەڵی نەبژاردوون ئەمانە سەپێنراون ئەمانە مافی خەڵکە خۆن ئەمانە پێم سەیرە وەکو بەڕێزی فەرموو لەو هەموو پەیوەندیە کەسێک وەفتی کردن تۆ ئەبێ ئینسان بە مەنطقی قسە بکە هەموو شتەکان لە بەرچاوە هەموو شتەکان ڕوونا وەڵڵاهی تەمەنی زۆریان نابێت تۆ هینەگا بێ من لە خزمەتام سپاس دەکەم کاک عەبدوڵڵا وەڵڵاهی بەڕاستی ینی ئەوە بێ ینی بەجددی بۆ حکوومەت کێشەیەکی گەورە بێ کە من ئەوە نزیکی 36 هاوڵاتیم وەرگرتووە هاوڵاتێک ناڵە کاکەم حکوومەت ینی ئەمەلی بەم حکوومەتە بێ ینی چاوەڕوانی لێ بکە ینی ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی زین چۆنە ئەزیزەکەم لە دوای ئەو نە ساڵ ببوورە جانی من لە دوای ئەو نە ساڵ حکومڕانی ینی زۆر سەیرە تازە ئەڵین کارەبامان هەبێ تازە ئەڵین ئاومان هەبێ تازە ئەڵین ئەم شتانە مافێکی زۆر سەرەتایی خەڵکین ینی ئەمانە کە ئەشیدەن خۆ بە بەلاژ نایدەن بە خەڵکی ڕوا بکە ئەزیزەکەم من خۆم کە بووم بە مامۆستا ینی لە بیرمە ببوورە لەوانێت قسەکەم بۆ سەر تەلەڤیزیۆنی نەبێ بەڵام خوای زانێ دایکم سەڵتەماتی فرستارەیە بەدا بە من هەتا بووم بە مامۆستا و ئێستا ناتوانم بەسی تری خزمەتی دایکم کەم دکتۆرە بینم کە ینی بێنە لە بەرچاوی خۆ بۆ هەموو شەمون خوونیە بۆ بە دکتۆرەوەتە ڕۆژانە لەسەر جادەکانە خەڵکی من چی بە خوێنکارەکانم بڵێم ئەچمە مەکتەب پارەم پێ نییە یەمەوە ماڵەوە پارەی لێ نییە ئەچم ینی ژیان وا ناڕوات برا بەڕێزەکەم زۆر بەداخەوە خەڵک هەیە ینی مەدحیانەکە هەرچەنە شت بە قسە ناکریان ئینسان فلاگیەوە کرداریەوە بەڵام خی گەورە باشیکات ومێدمان ینی بە کۆمەڵێکی وەکو بەڕێستانە جارجار ئاوا هەر خۆشحاڵین ینی هەنێشتە بینین هەندشتە بیستین ئەمەش تا ڕادەیەک دڵخۆشیە بۆ خەڵکو و هیچی ترمانیە و دەستخۆش بۆ بەڕێستان ئێمە سڵاومانەوە زۆر سپاس مامۆستا عەبدوڵڵا بەڕاستی ئەمەی مامۆستا عەبدوڵڵا ینی بەڕاستی ینی باوا بڵێم تراژیدیایەکی گەورەیە پارە لە جیرفانتان نییە لە ماڵەوە پارەی لێ نییە ماڵ و مناڵت هەیە پێداویستیت دەوێ ینی کاکە ئاخر خۆ ینی باشە کاکە ڕاوەستین لەسەر کۆمەڵک شت کە فەنتازیە لە ژیانمانە جلوبەرێک ناکردن باشە سیارەمان ناوێ نازام چیمان ناوێ ئەی هاوار بۆی بژین خۆ بێ شتێ بخۆین ینی وردە وای لە هاتووە لەوەش کە ینی بەجددی لە زۆرینەی کۆڵانەکانە بە تایبەتی لە گەڕەکە شعبیەکانە من بۆ خۆم شایەتی ئەوەم خەڵک وردە پێداویستەکانی خۆی فرۆشە کاکە
ئێستا زستانە ئەی هاوین بەبێ سەلاجە ئینسان ئەتوانێت بژی تاکو سەلاجەکەی بفرۆشێ تاکو غەسالەکەی بفرۆشێ تاکو نازەم چیەکەی بفرۆش یەک خەڵگەوە تا شتەکانی فرۆشێ بڕۆ ینی من پێم خۆشەوە مەسولانە بچنە و مەزادخانانی کە هەیە لە هەولێر دەڵاڵخانەکە لە سلێمانیش مەزادخانەکە بڕۆ بزانە چەند کەس خەڵک دێ ماڵی خۆی فرۆشێتەوە ینی پێداویستی ژیانی خۆی فرۆشێتەوە لە کاکە با مناڵەکانم برسی نەبن لە ماڵەوە قەیناکەم پێداویستانەمان ناوێ ینی بەڕاستی کارەساتێکی گەورە لە وڵاتە ڕووەدا ینی ئێمە وەکو ئیعلام مەجبوری نەما بڵێین ینی من لەسرم فەرزە دەرگا بکەمەوە بۆی هاوڵاتی قسە بکە ینی گلەی حکومەتم بێتە سەر باشترە حکومەت عقوبەم با باشترە و لەوەی کە بودجەی کەناڵەکەم ببڕێ بودجێ حیزبەکەم ببڕێ نازەم چی بکە بەڵام ئەی هاوار ناتوانانی ئێمە ئەو پردی پەیوەندی نەبین لە نێوانی هاوڵاتی لە نێوانی حکومەتە کاکەم ینی معقول نیە من باوە بڵێم ڕۆژنامە نووسێکم لە کەناڵەکەی خۆمەوە ئازارە چێژم بەڕاستی کە جۆم لە دەنجی خەڵکە بێ گریانم دێ ینی معقول نییە حکومەتێکی زول و زەبەلاح تێگەشتی ئەم هەموو فەنتازیایی بە کۆڵی خۆیەوە ناوە و ڕۆژانە خەڵک هاتو سەردانیەکە وەفدی وڵاتان دێ و نازەم چیەکە هاوڵاتێکەشی ئاوە برسی بێ لێ نەپرسێتەوە نەوتی بەفر ببارێنە دەلیتر لە نەوتی نەبێ مامۆستا بێ چاوەڕێ بکەی تێگەشی زەختی لێ بکەی بچێ لە قوتابخانەکانە دەرس بڵێتەوە بەڵام پارە پێ نەبێ پێی هاتو چۆ بکە بەڕاستی ینی هیوادارین تەمە ناکەین نازانم ئەوە نەمان دوعا کرد وەڵای ئەوە نەمان تەمە ناکرد ئەوە نەمان قسە کرد نازانم خەریکە نە دوعاکانمان قوبوڵە بن نە قسەکانمان نەگەن ینی ئەڵێ لەگەڵ پێکەرا قساکەین کاتی بەرنامەکە کۆتایی هات تەمە نایەوەکەم کە شتێکمان کرد بێ لانی کەم هاوڵاتی قسەی خۆی کرد بێ هیچ نەبێ حکومەتی گوێ لە شەیەندێک کردو بێ کاکە ینی بەزەویتان بە خەڵکایە بێتەوە هەمومانتان ڕەش و ڕوود کرد هیوادارین کە شتێکمان پێشکەش کرد بێ کەلانی کەم خزمەتی هاوڵاتی کرد بێ لەو شوێنەوە خەمی حکوومەتمان نییە بەڵام خەمی هاوڵاتیمانە لەوەی کە ئەوەی کە یەکەین هیچ نەبێ بچێتە سەر تای تەرازووی داخوازەکانی خەڵکی هەرێمی کوردستان و تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە